ئەم قەرزانە بەشێکی هی کرێ و دەستهاتی ئەو حەقدەستی ئەو کۆمپانیا نەوتیانەیە لە کوردستانە ئیشەکەن. ئەمە حکومەتی هەرێم هەموو مانگێ بەڕێکوپێکی حەقەکەیان نادات. تێجار هەبووە 5 مانگی ناونەت، تێجارە بۆ 3 مانگ، جارە بۆ 2 مانگی ناونەتی هەر لەم ساڵی ڕابردووە. ئەمە وای کردووە ئەوەی ترە با بڵێن باری سەرشان و قەرزاری حکومەتی هەرێم قرس بکە. ینی بەشێکی حەقدەستی کۆمپانیا نەوتەکانە. بەشێکی تری ئەگەر تۆ بەگشتی سەری داهات و خەرجەکانی حکومەتی هەرێم بکەین، هەتا ئەم دەقەش کە قسەی تیاکەین ئەوەی حکومەتی هەرێم لە داهاتە ناوخۆیەکان و لە فرۆشی نەوتیش دەستیەکەوێ کەمترە لەوەی ماگانە خەرجەکە، تەنانەت بەم بڕینی 21 لە سەتەی موچەی سەر خەڵکیشۆ. ئیتر ئەمە ڕاستەگە تۆ بڵێ بەشێکی گەندەڵیەی با بندیوارەی با نازانم خراپ بەڕێوەبردننی داهات و با بڵێن دزی بەرپرسەکان و حیزبەکان هەموو ئەمە ڕاستە، بەڵام لە نەتیجا کۆی گشتی خەرجەکان زیاترە لە کۆی گشتی داهات. ئەمە وای کردووە ئەو 27 ملیار قەرزە ببێتە 28 و نزیکەی نیو و ئەکی دەگەر ئەم وەزئی خەرجی و داهاتە وەکو ئێستا بمێنێتەوە ساڵێکی تر ئەم وەختە لە 29 تێپەڕێ و لە 30 تێپەڕێ. لەبەرەوەی کێشە ئەوەیە ئەوەی کە پێویستە حکومەتی هەرێم بیکردایە تا ئێستا کە کەمکردنەوەی خەرجەکانێتی یان باش بەڕێوەبردننی داهاتەکانێتی ئەمەی نەکردووە. تەنێ هاتووە 21 لە سەتی کەم کردوەوە لە کۆی گشتی موچەی فەرمانبەران و خانەنشینانی کەتی گشتی. ئەمە هەنگاوێک و بۆ کەمکردنی خەرجەکان، بەڵام ئەبواە ئەمە لانی کەم 5ەم هەنگاو 6ەم هەنگاو بواە هەنگاوە ئەساسیەکانی تری نەناوە ئەوەی کە سەر لە نوێڕێخستنەوەی داهاتە گومریکەکانی ئەوەی کۆمپانیاکانی مەرزەکان یا ئەوەی چۆنێتی ئیدارەدانی کەرتی نەوت و داهاتە نەوتەکانی مەسەلەی پاکسازیکردن لە لیستی موچە خۆرانە بۆی بندیوارەکانی لێ دەرکا، مەسەلەی کوردکردنەوەی دەستی کۆمپانیاکانی پارتیویکەتی لە کەرتی تایبەتە. بە هەموو ئەمانە پێکەوە با بڵێن کابینەی نوێمی هەرێم با بڵێن مەسرور و قوبات ئەیانتوانی وەزعێک دروست بکەن لە ڕاستیا قەرز بن و نەک قەرزی زیاتریان لەسەر کاڵەکە بێ، بەڵام ئەوان ئەمەیان نەکردو ئێشتا. ئەوە ڕاستە مەنگانە بڕێک قەرز ئەدەنەوە، بەڵام بڕێکی زۆری ئەو قەرزە کۆنانی کە لایەن بووە بەردەوام نرخی سووە چێتە سەری. ئەمە نرخی سومان هەیە. هاوکات کۆمەڵ بۆ نمونە هەموو کۆمپانیا نەوتانی لە کوردستانە ئیشەکەن لە مانگی 12 2019ەوە هەتاوەکو مانگی 3 2019 ینی 4 مانگی حەقدەستیان بە یەک جار وەرنەگرتووە. ینی ئەمە کەڵەکە بۆتە ئیزافە بۆتە سەر قەرزەکانی حکومەتی هەرێم. ئەمە تقریبا نزیکەی 900 میلیۆن دۆلارە. جگەلەوە هەتا ئەم دەقەیش وەکو باسم کرد کۆی گشتی داهات کەمترە لە کۆی گشتی خەرجەکان. ئەگەر ئەو 320 میلیۆنەی بەغاش هەژمار بکەین و ئەگەر داهاتی ناوخۆی و داهاتی نەوتی هەرێمی کوردستان خۆشی هەژمار بکەین باوەکو فەرقەکە کەمیش بێ، بەڵام کە تۆ بە درێژایی مانگ تۆ ئەم عەجزەت هەبوو ئەم کورتهێنانت هەبوو بە درێژایی ساڵ تۆ داهات کەمتر بوو لە خەرجی لە نەتیجا قەرزارە بیت، لە نەتیجا ئەبێت چی بکەی؟ ئەبێ پارەی موچەخۆرانی کەرتی گشتی پاشەکەوتەکەی سەوە ئەمڕۆ بریانەندا 5 مانگیکەی موچەخۆران پاشەکەوت بکەن. ئەمەش دیسان ڕقەمێکی ترە ئیزافە بێتە سەر قەرزەکانی هەرێم. اینجا جارێکی تر ئەگەر بیانەوێ مەسەرنی ئەگەر حاڵەتی ئەوە ڕوو بدا هەم حەقدەستی کۆمپانیا نەوتەکان نەدەن ئەوەش دیسان ئیزافەوێتە سەر قەرزەکانیان. ئەمان ئەتوانن ئاوا مەسەرەن مامەڵە لەگەڵ فەرمانبەرانی کەرتی گشتی حکومەتی هەرێم ناوخوا بکەن، خەڵکی هەرێمی کوردستانن وەسیلەی فشاریان نییە، بەڵام ناتوانن ئاوا مامەڵە لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە بکەن کە پارەی کۆمپانیا نەوتەکان پاشەکەوتەکەن ئۆتۆماتیکی نرخی سوشە چێتە سەری و ئەبێ بیشیەنەوە هەر دەتوانن بۆ 3-4 مانگ نەیان دەنێ لە 5ەم مانگاگەر نەیدەن ئەوانیش ئەوەستن لە بەرهەمهێنانی نەوت ئەو کاتە داهاتی نەوت نامێنێ. بۆیە حکومەتی هەرێم هەمیشە موقفی زەعیفە بەرامبەر قەرزە دەرەکیەکانی و قەرزی کۆمپانیا نەوتەکانە. بەرەو قەرزە دەرەکیەکانی بەشێکی هی تورکایە و بەشێکی تری هی بازرگانەکانی بواری نەوتە هەمووی بە نرخێکی سوی زۆر بەرز هێناوێتی. هەتا ڕۆژێ زووتر خۆی دەرباس بکات لەم قەرزانە باشترە. داتای بڵاوکراوەمان نییە لە تەرەفی حکومەتی هەرێمەوە بڵێت کە ئەوەنە فلان قەرزی فلان لایەن و فلان کەس و فلان دەوڵەت و فلان بانکە و ئەوەنەش نرخی سووەکەیەتی، بەڵام تەقدیرەکرێ نرخی سووی ئەو بازرگانە نەوتیانەی بۆ قەرزی ئەو بازرگانە نەوتانی کە داویانە بە هەرێم لە بینی 8 بۆ 10% کە من زۆر بەرزە.
لەبەرەوەی دۆخی حکوومەتی هەرێم بە جۆرێکە وەکو قەرزوەرگرێکی ئاسایی خەڵک مامەڵی لەگەڵان ناکە قەرزدان بە حکوومەتی هەرێم خوتورە و مەترسی ئەوەی تایە کە تووشی ئیفلاس بوون ببێت و دوایی نەتوانیم قەرزە باتەوە لە کاتی خۆیان هەربیداتەوە بۆیە نرخێکی سوی زۆریان خستۆتە سەر قەرزەکانی حکوومەتی هەرێم ئەو کۆمپانیان نەوتیانە بۆیە هەموو ئەمانە پێکەوە وای کردووە ئەگەر سەیری باڵانسی داهات و خەرجی هەرێم بکەین و ئەگەر سەیری کۆی گشتی حساباتی حکوومەتی هەرێم بکەین لە ڕاستیەوە بەداخەوە لەوە ناچێت لە ئەم ساڵیش و تەنان لە 2021 حکوومەتی هەرێم کەوێتە دۆخێکەوە لە قەرزەکانی کەم کاتەوە بێت چاوەڕێ ئەوە بین ئەم ژمارانە بەردەوام زیاد بکە ئللا مەگەر حکوومەتی هەرێم هەنگاوی ڕادیکاڵانە بنێ بۆ چاکسازی ناوخۆی و بۆ کەمکردنەوەی گەندەڵی و بۆ ڕێخستنەوەی داهاتەکانی و بۆ باش بەڕێوەبردننی ئەو سەرچاوانەی لە بەردەستایە هەسەکردن لە پیاچوونەوە بە گرێبەستە نەوتەکانە با بڵێن تا حدێک لە خەونێکی ناواقعیەچێ زیاتر وەهمێکە تۆ ناتوانانی مامەڵە جارێکی تر دەستکاری ئەو گرێبەستانە بکەی ئەگەر بە ڕەزامەندی کۆمپانیا نەوتەکان نەوێت لەبیرمان نەچێ ئەو کۆمپانیا نەوتیانەی لە کوردستانە ئیشەکەن یا ئەمریکین یا تورکین یا ڕووسین یا چینین نازانم یا فەڕەنسین یا بەریتانین حکوومەتی هەرێم نییە لە مووقفێکە بتوانێ با بڵێن مامەڵەی نادروست بکە بە نادروست بە مەفهومە قانونەکەی لەگەڵ کۆمپانیایەکە کە باجدەری ئەم وڵاتانەیە ئەنی ئەمە با بڵێن تەداعیاتی سیاسی هەیە ئەمە لە تواناوین ئیمکانێتی حکوومەتی هەرێمانیە بکرێت لە ڕووی سیاسیوە هەرێمی کوردستان هەمیشە هەڵوێستی زەعیفەکە هەمیشە وای لێکە ملکەچی خاوەن قەرزەکانی بێ ملکەچی کۆمپانیا نەوتیەکان بێ ملکەچی تورکیا و بەغا بێ هەر ئەمە وای کردووە کە سەرکردایەتی هەرێم هەر 4-5 مانگ دوای ئەوەی ڕیفراندۆمێکەکەن بۆ سەربەخۆی بە پەلە پرووسکێ و بە هەڵپەوە ئەچنەوە بۆ بەغا لەوێ داوای بەشە بوجەکەن بەشە بوجەی بۆ کەمەکەنەوە لە 17% هێنە 12% ئەم هەم ڕازیە 12%ەکەی لێ ئەبرن دوای ئەوە وەکو مەکرەمە 320 ملیاری ئەدەنێ بەوەش هەر ڕازیە ینی لۆجیکەکە ئەوەیە هەتا لە ڕووی ئابووریوە پێگەت لاواز بێ لە ڕووی سیاسیوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئەمنیشەوە پێگەت لاوازە بێ ئەکە پارە لە گیرفانتانە بوو بەڕاستی ناتوانانی هیچی کە بکەیت